جبریل سلامی خوای لەسەر بێ بە فەرمانی خوای گەورە هات بۆ لای مەریەم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. جا کاتێک کە مەریەم سلامی خوای لەسەر بێ ئەم پیاوە بە ڕێزەی بینی جبرائیل لەسەر شکل و شێوەی مرۆڤێکی تەواو هاتووە، فەرمووی قال إنما أنا رسول ربك، فەرمووی مەترسە ئەی مەریەم، من ئەو کەسە نیم کە تۆ لە من بترسیت، من نێرەراوی خوای پەروەردگارم، پەروەردگاری تۆ منی ناردۆ بۆ لای تۆ، بۆیە مەترسە، من نێرەراوی خوام، ڕەوانەکراوی خوای گەورەم، من مرۆڤ نیم، من جبرائیلم سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، لەسەر شکل و شێوەی مرۆڤێک هاتوومە بۆ لای تۆ، چونکە خوای گەورە تۆی خۆش دەوێ، زۆر ڕێزی لە تۆ گرتۆ، بۆیە بە تایبەت منی ناردۆ بە لای تۆ. لە کاتێکا مەریەم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پێغەمبەریش نییە، کەسێکی چاک و ئیماندار، بەڵام دەزانی بۆچی هاتوومە؟ مەترسە، من هاتوومە ئیشێکم هەیە بە تۆ، لەلایەنی خوای پەروەردگار و پەروەردگاری تۆوە هاتوومە. لئەهەبە لەکی غولامەن زەکیە، هاتوومە بە فەرمانی خوا تۆ بکەمە دایک، ببیتە دایک، بەڵام چۆن بە فەرمانی خوا، بەوەی کە فووی کردۆ بە چۆنەڵی بە گیرفانی جلەکەیە، جوبرائیل سەلامی خوا فووی کردۆ بە گیرفانی جلەکەیە، ئەو فووە لێەوە ڕۆشتۆ بە فەرمانی خوا چۆتە ناو ڕەحمی ئەو ئافرەتەوە بۆتە منداڵێک. هاتوومە بە فەرمانی خوا فوو بکەم بە گیرفانی تۆدا، لەو فووەوە کە بە فەرمانی خوایە بە کون فەیەکون تۆ منداڵێکت دەبێ، بەڵام منداڵێکی زەکیەن، نەیفەرموو زەکی بە زال، فەرمی زەکی بە زای، واتە مناڵێکی زۆر پاک و خاوێنە، نەک مناڵێک بڵێ چۆنەڵێ زیرەک بێت، چکە مناڵەیە زیرەکە تێگەشتووە بەڵام خراپە، مناڵەیە لە مەکتەبە یەکەمە بەڵام عەزەی دایک و باوکێدا، گەنجەیە یەکەمە لە قوتابخانەکان و لە زانکۆکانە بەڵام خوا ناناسێ، نوێژ ناکات، ڕەوشت و ئەخلاقی تیانێ دوو لە ڕووی بەڕێستان، زیرەکە، بەڵام ئەم نەک تەنها زیرەکە بەڵکو زەکیەن، مناڵێکی پاک و خاوێنە، بە فەرمانی خوا تۆ منداڵت دەبێت، لە کاتێکە تۆ شوت نەکردووە و مێردیشت نییە. کەواتە بزانین مەریەم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێککە ئەمە دەبیستەیە هیچ مەجالێکی تێدا نییە، خوا منی ناردووە کە تۆ بیتە خاوەنی منداڵێک، بەڵام منداڵێکی زۆر پاک و خاوێن و چاک، سەلامی خوای لەسەر بێ. مەریەم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ سەری سوڕما، کچە عازەبێک، وەک باسمان کرد لە دووری خەڵک خەریکی عیبادەتی خوایە، ئێستا وەرە تۆ شوت نەکردو و حامیلێش بە، بەڕاستی کارەسات قورسە، بۆ مناو مرۆڤەکان زۆر قورسە، بۆیە فەرمی قالت ئەنا یەکون لی غولام وەلەم یەمسەسنی بەشەڕ وەلەم ئەک بەغیە، جا من چۆن مناڵمە بێت، من نە مێردم هەیە و نە شوم کردووە نە زیناکەریشم، کەواتە من پیاوم نییە و زیناشم نەکردووە، ئێستا چۆن منداڵم دەبێت؟ یعنی قورسە، بەڕاستی خوای گەورە خۆشەویستانی خۆی تووشی کۆمەڵێک بەڵاو ناڕەحەتی دەکات، زۆر قورسە، کچە عازەبێک لە ناو کۆمەلگایەکی تێنەگەیشتووە حامیلە بێت، خەڵگومانی باشی پێ نابێت، چونکە خەڵک ئیشی خوا نازانێت چۆنە، نازانم ئافرەتە ئافرەتێکی داوێن پاکە، بۆیە فەرمی چۆن منداڵم دەبێت، جا من چۆن دەبێت منداڵم ببێ بخبمە خاوەنی منداڵ لە کاتێکا نە مێردم هەیە و نە زینایشم کردووە. جبرائیل سەلامی خوای لەسەر بێ فەرمووی قال كذلك قال ربك هو علي هين، فەرمی ئەوە کۆتایی پێهاتوو، ئەو بڕیارێکە خوا داوێتی، خوای گەورە پەروەردگاری تۆ ئەی مەریەم بە منی فەرمووە پێی بڵێ هو علي هين، ئەوە لای من زۆر ئاسانە، کەسێک منداڵێکی پێ ببەخشم بەبێ ئەوەی مێردی هەبێ، بەبێ نوتفە، بەبێ هیچ شتێک، لای خوای گەورە زۆر ئاسان، بەڵام بۆچی خوای گەورە پێی دەبەخشێ؟
ولنجعله آية للناس ورحمة منا وكان أمرا مقضيا. أم مسألة توشي تو دەبێت بۆی ببێتە ئاەتێک بەڵگەیەک معجیزەیەک لەسەر گەورەی و دەسەڵاتی خوا و ببێتە ڕەحمەتێک بۆ ئێوە. وكان أمرا مقضيا ئەوە شتێکە مەریەم کۆتایی پیاتۆ لانی خواوە هیچ مناقەشەی تیا مەکە. بڕیارێک و خوا داوێتی دەبێت تۆ ببیتە خاوەنی منداڵێک بەبێ باوک، چۆن ئادەم سەلامی خوا لەسەر بەبێ دایک و باوک بوو، ئێستا تۆش بەبێ باوک دەبیت. ئەو فەرمانی خوایە. وكان أمرا مقضيا شتێکە و بڕیاری لەسەر درا و کۆتایی پێهاتووە، واتە مناقەشەی نابێت. چۆنە چۆن نییە، ئەو بڕیاری خوایە، دەسەڵاتی من و تۆی تێدا نییە. من لێراوی خوام، تۆش دەبێت تەسلیمی فەرمانی خوا بیت، چونکە شتێکە بڕیارێکە خوا داوێتی دەبێت ببێت. کاتێکش کە خوای گەورە شتێکی ویست گەڕانەوەی نییە. فیرعەون کاتێکە خەو دەبینێ دەڵێن منداڵێک پەیدا دەبێت تۆ لەناو دەبات. فیرعەون چی دەکات؟ هەر مناڵێک بڕیا دەرەکە، هەر مناڵێک لە دایک بوو ئەگەر کوڕ بوو یەکسەر بیکوژن و سەری بڕن. ئەو ئافرەتانی کە حامیلەن مراقەبەیان نەکرا، فڵان ئافرەت سکی پڕە کە حەملەکەی دانا ئەبوایە مناڵەکەی ببردایە بۆ لای جەماعەتی فیرعەون، کوڕ وایە سەریانە بڕی، کچیش وایە بخۆ بیبەرەوە. ئەم هەموو تاوانەی کرد بۆچی؟ فیرعەون ئەم هەموو هەوڵەیدا ئەم هەموو مناڵە بێ تاوانەی کۆرپەی سەر بڕی تەنها لەبەرەوەی موسا دروست نەبێ سەلامی خوا لەسەر. بەڵام ئیشی خواوەندە جوانە، موسا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵی فیرعەونا گەورەوە، فیرعەون خۆی گەورەی کرد. ئەو ئیشی خوایە، خوای گەورە شتێکی بوێ دەبێت. بۆیە جوبرەئیل سەلامی خوا لەسەر فەرمی قال كذلك الله يخلق ما يشاء إذا قضى أمرا فإنما يقول له كن فيكون. ئەو بڕیاری خوایە، خوای گەورە بڕیاری داوە ئەبێت تۆ منداڵە ببێ، بە هەشتێکیش فەرمووی ببە دەبێت. ئەمە معجیزەیەکە، بەڵگەیەکی گەورەیە لەسەر دەسەڵاتی خوای گەورە کە چۆن ئادەمی دروست کرد بەبێ دایک و باوک، ئێستا تۆش دروست دەکات، منداڵێک دروست دەکات لە تۆ بەبێ ئەوەی کە پیاوت هەبێ و ئەم منداڵش باوکی هەبێت، تەنها دایکی هەیە. بۆیە پێ دەڵێن عیسای کوڕی مەریەم سەلامی خوایە لەسەر بێت، چونکە باوکی نییە، بە فەرمانی خوا لە دایک بووە. بەڵام سبحان الله تەماشاکەین، ئیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم، عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە دروستی کرد، بە فەرمانی خوا لە دایک بوو، بەندەی خوایە، بەڵام ئێستا لەسەر زەویدا دەپەرسترێ. گاورەکان دەڵێن عیسا خوایە، نەعوذ بالله. هەندێکیان دەڵێن عیسا کوڕی خوایە، پەنا بە خوای گەورە. بۆی لە ڕۆژی قیامەتە لە قورئانی پیرۆزا باس کراوە، خوای گەورە لە قیامەتە دەفەرمێ ئەی عیسای کوڕی مەریەم، ئایا تۆ، خوای گەورە عالم و زانایە، بەس بۆ ئەوەی پێمان دەڵێ، بۆ ئەوەی کە تێبگەین لە سوورەتی مائیدە، ئەئەنتە قولتە للناس اتەخیذونی وئومی ئیلاهەین من دون الله. ئەی عیسا، تۆ لە دنیادا بە قەومەکەی خۆت وت، بە کەسوکارەکەی خۆت وت، پێیانت وت کە تۆ لەگەڵ دایکتا بکەن بە دوو خوا، ئیلاهەین من دون الله. بەڵێ تۆ شتی وات کردووە، بە خەڵکت وتووە خۆت و دایکت بکەن بە دوو خوا و بیپەرستن، چونکە ئەوان دەڵێن ئەڵڵا خوایە، دایک عیسا خوایە و مەریەمیش خوایە، نەعوذ بالله. ئەویشە فەرمی خوا ئەگیان پاک و بێگەردی بۆ تۆ، وەڵڵی مشتی وام نەوتە، خۆت شایەتی، خۆت ئاگداری، مشتی وام نەوتوە. ئەوەی کە من وتمە تەنها ومتوە، ئەن اعبدوا الله ربی وەرەبەکم، من تەنها وتمە عیبادەت بکەن بۆ پەروەردگاری من و پەروەردگاری تۆ. من بەخوا ئەوەندە بێت، خوایە خۆت شایەتی، بەڵام خوای گەورە خۆی عالم و زانایە. کەواتە عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە فەرمانی خوا لە دایک بوو و عەبدی خوا بوو، بەندەی خوا بوو، بەڵام ئەمڕۆ کراوە بە خوا. جا خاڵێکی زۆر گرنگە، ئاگادار بین. ئینسان ئیسا ئەگەر بڵێ کاکە، بڵێ بە هەر کەسێک، بە خوێنوار و نەخوێنوار، بڵێ کاک فڵان، مام فڵان، حاجی فڵان، گاورەکان
کاتێکە عیبادەت بۆ عیسا دەکەن سەلامی خوای لەسەر یاخود بە خوای دەزانن غەڵەتن یا غەڵەت نین، تۆ یەکسەرەی غەڵەتن. چۆن غەڵەتن؟ ئەمە غەڵەتە، نابێ غەیری ئەڵڵا کەس بەخوا بزانرێ. ئەی تۆ غەڵەت نیت قەبرێکت کردووە بەخوا و دەیپەرستی عیبادەتی بۆ دەکەی داوای یارمەتی لێکەی؟ ئەی تۆ کە پاڕایتەوە لە قەبرێک کەواتە تۆ قەنەعەتت وایە ئەم کەسە دەتوانێت لە ئیشی خوادا ئیش بکات، ئەتوانێت شتێک کە خوا نردوێتی تۆ ڕەتی کاتەوە. قەنەعەتت وایە، نایە بڵێ من لە خوا نزیکە. ئەوە عەقیدە و بیرروباوەڕی بتپەرستەکانە کە دەیانوت ئەم بتانە لە خوا نزیکمانەکەنەوە، ئەم بتانە لای خوا ڕێزیان هەیە. کەواتە ئاگادار بە داوای یارمەتی لە عیسا بکەی سەلامی خوای لەسەر یا لە پێغەمبەری خوا بکەی ساسم کوفر و شیرکە. هەر کامێکیان بە خوا بزانی هەر کوفرە، چونکە ئەوان بەندەی خوان، عەبدی خوان. خوای گەورە لە قورئانی پیرۆزە باس عیسا دەکات سەلامی خوای لەسەر، دەفەرمێ عەبدەکەی من کە عیسایە، عەبدەکەی من کە محەممەدە صلی الله علیه وسلم، عەبدەکەی من کە فڵان پێغەمبەر و فڵان کەسە. خوای گەورە بە عەبدی خۆی ناوێنە بە تۆ ئیستا تۆ بژیکەی بە شەریکی خوا. لەو زوڵمە گەورەتر هەیە. جا ئەگەر خوا قبول نەکا عیسا بکرێ بە شەریکی خوا سەلامی خوای لەسەر بێ، ئەو خوا هەموو ڕێزەی لەگەڵ تۆ کەشەڵا لە تارەکاندا تۆ زیاتر باسی شتەکەین. قبول دەکات تۆ مرۆڤێک لە دنیادا خەڵکی پێودەستی ماچەکرد بچی بکەی بە شەریکی خوا، خوا چۆن قبول یەکات؟ خوای گەورە چۆن قبول یەکا تۆ بچی کەسێ بپەرستی کە خۆی بە نەخۆشی و بە داماوی مردووە؟ چۆن خوا قبولەکە مرۆڤێ بپەرستی فەقیرە کاتێک هەڵەسی دوو کەسەشتە من دەستی هەڵەسێنن ئێ باشە خۆی بۆ پێچاک ناکرێتەوە داماوە؟ چۆن خوا قبول یەکات؟ کەواتە ئاگاداری خۆمان بین، نابێت داوای یارمەتی لە خەیری خوا بکەین. هەمومان عەبدی خواین، پێویستمان بۆیە عەبدایەتی تەنها بۆ ئەڵڵا بکەین، بۆ هیچ کەسێکی نەکەین. بەڵێ جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ فەرمی ئەوە بڕیارێکە و کۆتایی پیاتەوە لەلایەنی خوای گەورە. خوای گەورە دەفەرمێ فەحەمەلەتهو مەریەم سەلامی خوای لەسەر بێ حەملی پەیدا کرد، سکی پڕ بوو، ناخۆشیەکان و ناڕەحەتیەکان دەست پێکرد. فانتبذت به مكانا قصيا، پێشتر خۆی لە خەڵ دوور کەوتبووە بەڵام ئێستا زیاتر دوور کەوتەوە، چونکە کچە عازەبێ حامیلە بێ سکی پڕ بێ ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەرەکەوێت، نیشانە و علامەت هەیە. یعنی خەڵکی زۆر شارەزایە بە تایبەتی ئافرەت، هەر سەیری ئافرەت کە جارێ ئافرەتەکەڵ ئینکارێکە ئیشارێتەوە من حامیلە نمڵێنێت بەخاتەوە سکتەیە دەموچاو دیارە سکتێت یەکسەر دیارە بێەوەی سیر سکیشی بکرد، هەر نیشانە هەیە دەرەکەوێت لە ئافرەتی حامیلە بە تایبەتی هەندێک ئافرەت. خوای گەورە دەفەرمێت مەریەم سەلامی خوای لەسەر بێ حەملی پەیدا کرد، بەڵام چۆن پەیەگە باسمان کرد. خوای گەورە قورئانی پیرۆزە دەفەرمێ والتي أحصنت فرجها فنفخنا فيها من روحنا وجعلناها وابنها آية للعالمين. ئەو ئافرەتەی کە مەریەمە داوێن پاک بوو، داوێنی خۆی بە پاکی ڕاگرت، واتە زیناکەر نەبوو، خۆی پاراست لە خراپەکاری. فنفخنا فيها من روحنا، بە فەرمانی خوا جوبرەئیل فووی کرد چۆن ئەڵێ بە گیرفانی جلەکەیدا، ئەو فووە ڕۆشتە ناو ڕەحمی و بوو بە منداڵێک بە فەرمانی خوا، بە کون فەیەکونیە ببە بوو تەواو. خوای گەورە مەریەم و کوڕەکەی کە عیسایە سەلامی خوای لەسەر بێ کردی بە موعجیزە و ئایەت و نیشانەیەک و گەورەی دەسەڵاتی خوا کە خوای گەورە بەدەسەڵاتە. بەڵام حامیلە بوو، سکپڕ بوو مەریەم بەبێ ئەوەی هیچ پیاوێک دەستی پێوە بدات، بێەوەی هیچ پیاوێ لەگەڵیدا بخەوێ بە حەڵاڵی یا بە حەرامی، نە هیچی نەبوو، چونکە ئەو ئافرەتێکی داوێن پاک بوو. سەلامی خوای لەسەر فەرمی من نە زینام کردووە نە مێردیشمەیە، چۆن منداڵم دەبێ؟ بەڵام خوای گەورە هەموو شتێکی لا ئاسانە، خوای گەورە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکە هەیە. ئەم ئافرەتە سەلامی خوای لەسەر بێ حەملی پەیدا کرد و لە خەڵک دوور کەوتەوە، چونکە شەرمی دەکرد. ڕاستەکی قەراری خوایە، دەسەڵاتی ئەمیتیانیە، بەڵام قورسە، زۆر قورسە. بۆیە خوای گەورە دەفەرمێ فأجاءها المخاض إلى جذع النخلة، ئێش و ئازاری بۆ پەیدا بوو، وردە حەملەکە گەورە بوو، ئەمجا ئێش و ئازاری مناڵبوون ڕووی تێکرد. زۆر قورسە، یانی تۆ بیرکەرەوە وەرە ناو خەڵک چی بە خەڵک بڵی، خەڵک چۆن باوەڕ پێ بکە. جا ئافرەتێکیش کە داوێن پاک بێ بە ڕەوشت بێ زۆر ئەم شتانە لێکەداتەوە. دوو لە ڕێبەڕێستان هەندێک کەسێک گوێی پێ نییە،
لە پیاوی مناڵی ببێ لە یەکێتر بێ کێشەی نییە پەنا بخوا بەس کەسێ داوێن پاک بێ و خاوەنی شەرەف و ڕێز و حرمەت بێ زۆر بەلایەوە قورسە بمرێ لەوە پێی خۆشترە بڵێن تۆ غەڵەتێکت کردووە. ئافرەتی داوێن پاک و پیاوی داوێن پاک ئاوایە. بۆیە خوای گەورە دەفەرمێ فەئەجاءەها المەخاض ناخۆشی و ناڕەحەتی ئێش و ئازاری مناڵبوون ڕووی تێکرد ناچاری کرد إلى جذع النخلة چوە بندار خورمایەک قالت يا ليتني مت قبل هذا وكنت نسيا منسيا چوە بندارەکە ئازاری هەیە کاتی مناڵبوونیەتی زۆر ناڕەحەتە سەلامی خوای لەسەر بێ فەرمووی خۆزگایە پێش ئەوەی ئەمەم بەسەرا بێ بمردمایە خۆزگای بمردمایە هەر لەبیر بکرامایە کەس منی لەبیر نەبووە قەت باسی منیان نەکردایە نانتایە کچێکە بوو ناوی مەریەم بوو خۆزگای بمردمایە پێش ئەوەی تووشی ئەم ڕووداوە بوو بە فەرمانی خوا ڕازیە بەڵام نازانێت چۆن جوابی خەڵداتەوە بەڵام خوا دیفاعەکات بۆی ئافرەتی ئیماندار زۆری بەلاوە قورسە باسی شەرەف و ناموسی بکرێت. ئەو ئاواتی بۆ مردن خواست فەرمی خۆزگار بمردمایە بەڵام مردنێک بە جۆرێک پێش ئەم وەزع بمردمایە هەر لەبیر بکرامایە نەک ناشکری بکە بەڵام نازانێت چی بە خەڵک بڵێ ئەگە پیاوێ بێ کێشەی نییە ئێ باشە من پیاوم نییە و زیناشم نەکردوێتە چی بە خەڵک بڵێ بەڵام نازانێت خوای گەورە چی بۆ داناوە خوای گەورە چۆن داوێن پاکی ئەو دەپارێزێ و بۆ خەڵکی دەسەلمێنی ئەو ئاواتی بە مردن خواست لەبەرەوە ئافرەتێکی داوێن پاک بوو بە ڕەوشت بوو بە ئەخلاق بوو سەلامی خوای لەسەر بێ بەڵام خوای گەورە ناوی ئەوی هێڵایەوە بە نەمری بەردەوام 1400 ساڵ زیاترە ئەم ئاەتانە دەخوێنرێت و تا قیامەتیش دەخوێنرێت ناوی مایەوە ناوێکی شکۆدار بەرز و بڵند سەلامی خوای لەسەر بێ چۆن ناوی عایشە مایەوە بە پاک و خاوێنی لە قورئانی پیرۆزە خوای گەورە بەسەرهات و داوێن پاکی مەریەمی سەلمان ئاوەی عایشەشی سەلمان سەلامی خوای لەسەر بێ ئەمانە داوێن پاکی ئەمان داوێن پاکی یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەمانە لە قورئانە بە پاکی مایەوە بۆی ئەوەی کە ڕەوشت بەرز بێ ناوی تۆمار دەکرێت بە پاک و خاوێنی بە بەرزی بە شکۆیی و بە بڵندی بۆیە قورئانی پیرۆز باسی ئەومان بۆ دەکات کە ئەو ئاواتی مردنی خواست بەڵام خوای گەورە ڕەحمی لێ کرد ئینشاڵڵا لە وتاری داهاتووە تەمەن باقی بە باسی ئەوە دەکەین ئەم ناڕەحەتیانەی توش بوو دوای ئەوە خوای گەورە چۆن دەرگای خێر و خۆشی لێ دەکات چی ڕوو ئەدات قەومەکەی چی پێ دەڵێن چۆن سەرزەنشتی دەکەن و قەومەکەی لێی کۆ دەبنەوە بزانی خوای گەورە چی موعجیزەیەک پێشانی ئەو خەڵکە دەدات بۆ وەڵامێک بۆ پاک و خاوێنی ئەوەی کە ئەم ئافرەتە ئافرەتێکی بە ڕەوشت و بە ئەخلاق و داوێن پاکە و ئەم منداڵش منداڵی زینا نییە بزانی خوای گەورە چۆن بۆیان دەسەلمێنێ بەچی موعجیزە و شتێکی سەرسوڕهێنەر ئینشاڵڵا لە وتاری داهاتووە باسی دەکەین خوای گەورە ئاسانی بکە ئەوەی ئەمڕۆ باسمان کردەوەی کە بزانین ئینسانی ئیماندار هەرچەندێ لە خوا نزیک بێ زیاتر تووشی بەڵاو ناخۆشی و ناڕەحەتە بێت ئەم موسیبەتی تووشی مەریەم بووە سەلامی خوای لەسەر بێ ئەم ناڕەحەتیە ئەم بەڵایە و تاقیکردنەوەیە تووشی ئێمە نەبووە تووشی کەم کەس بووە دەگمەنە بەڵام خوای گەورە خۆشەویستانی خۆی تاقی دەکاتەوە تووشی ناخۆشی و ناڕەحەتیان دەکات بەڵام سەرنجامی سەربەرزی ئەوان ڕوون و ئاشکرایە یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوای لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و خواناسان و هاوشێوەی مەریەمدا حەشرمان بکەی ئامین ئامین یا رب العالمین وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.